خوێنکارانی ئازیزم کاتان باش بۆ زیاتر ئاشنابوونتان بە بابەتی پۆلی 12 و تێگەیشتن لێی و چۆنێتی کۆششکردن و چۆنێتی وەڵامدانەوەی پرسیارەکانی وزاری کە بە شێوازی هەڵبژاردنە و ئەگەر بە شێوەی کلاسیکیش بێ تۆ ئەتوانی دوای جۆگرتنێ لە بابەتەکان کە لە تەلەڤیزۆنی پەروەردەوە پەخش ئەکرێت. ئێستا ئێمە باسی بەندی پێنجەکەین کە وانەکان پەخش ئەکرێت بەندی پێنج بە دوو کەرتە و لە چوار وانەیە خۆی بینێتەوانێ ئەم بەندە نامەی کاری هەیە نامەی کارەکەی بۆ کەرتی 1 و 2 بریتە لە 4 لاپەڕە ئەم 4 لاپەڕێ ئێوە ئەتوانن لە فەیسبووکی تەلەڤیزۆنی پەروەردەوە داونلۆدی بکەن و لەبەر دەستانە بێت دوای جۆگرتن لە بابەتەکە لە تەلەڤیزۆنە ئەتوانی بێت ئەم نامی کارە بەکاربێنی چونکە ئەو ئامانجانەی کە لە بابەتەکەی داواکراوە لێتۆ لێرا بە شێوازی یان خشتە یان بۆشایی پڕ جەنابەت پڕیەکەیتەوانێ لە سەرەتاوە کە تۆ باسی هۆرمۆنەکانەکەیت هۆرمۆنەکان ئامانجی یەکەم پێ دەڵێ فرمانە سەرچەکانی هۆرمۆنەکان کامانن 4 فرمان باس کراوە تۆ ئەو 4 فرمانە کە لەوێ فێری بووی ئەتوانی لێرە لە خشتەی نامی کارەکەیە پڕیکەیتەوانێ بۆ فێربوونت ئەگەر نەوتوانی پاشان بچیتەوە سەر کتێبەکە چاوپیاخشانێکی بکەیت و ئینجابی پڕی بکەیتەوە پاشان ئامانجی دووهەم ئەڵێ جۆرەکانی کوێرە ڕژێنەکان ڕژێنی جۆگەدار و کوێرە ڕژێن چۆن لێک جیاکەیتەوە تە جیاوازی نێوان ئەو دوو جۆڕژێنە لە باسەکەی باس کراوە بە وێنەی دیاریکراوی تایبەتەوە لە هەمان کاتە لێرەش خشتەی بۆ کردویت و خشتەکە پڕەکەیتەوە بە هەمان شێوە بۆ کەرتی دووش یەک بە یەک ئامانجەکان بە شێوازی خشتەیە بە شێوازی بۆشایی داویتێت تۆ پڕی بکەیتەوە جۆگرتن لەوانەکە و پڕکردنەوەی ئەم بابەتانە وات لێ ئەکات تۆ شتی نامۆت لا نەمێنێ لە بابەتەکەیە بتانی هەموو پرسیارێکی بە کەلوری دوای ئەوەی جۆت لەوانەکە گرت و ئەم نامی کارت پڕ کردوانێ پرسیارەکانی بە کەلۆری هەر ساڵێک بگری بەدەستەوە ئەتوانی وەڵامەکانی فێر ببی چۆن وەڵام دەدرێتەوانێ هیوادارم سوودێکی زۆری لێوەربگرن و بتوانن دەرەجەی تەواو مسۆگەر بکەن بەم شێوازە سوپاستانەکەم خواتان لەگەڵ